خوێندراوەکەم ئاراسە دەکەم بۆ ژیانی پاشی هەر هەموو شەهیدانی ئیسلام بە تێکڕا لە پاشان ژیانی پڕتەوژم و پیرۆزی مامۆستای خۆشەویستمان مامۆستا ئەحمەدی سینەمۆکە لە پاشاندا ئێوەی بەڕێز و خۆشەویست. خوێندراوەکە بە ناونیشانی ڕێبواری نامۆ. ڕێداری تۆم هەڵوەدامە و یەکجار بێناس وەکو هەنگێکی لانەواس تینووی گوڵاوی چاوی تۆم. چۆن ئەو ئەوینە پاکانە بەبێ یەکتر مەدار دەکەن ئۆخشن دەگرن ماسی بێ ئاو لێوی خامە بەبێ ڕوومەتی دەفتەر و گۆنای درەخت بەبێ هەڵمی دەمی هەتاو. من ڕێبوارم ئەتۆش ڕێگای من تینوم و ئەتۆش دەریای من پێشمەرگە و ئەتۆش لولەی چەشی بڕوای. دەرمانێکی یەکاو یەکم نەخۆشە جێژ و هێڕەکان پشتیان لێمە چرایەکم ڕەشە بایشوم کۆڵی لە تروسکەی جێمە. بولبولێکم قالۆچە و سیسرکە و تەفۆ ڕقیان لە شەو نخونیم و لە بۆن و بەرامەی ڕێمە. بێدارێکی ڕاپەڕیوم لە ناو نوێنی ڕەشی شەودا و تاریکستان بەرد دێنێتە سەر ڕێگام و قینی لە هەنگاوی پێمە. سریکەی گەروی خنشێنراوی هیوا و دکتۆر خالیس و منەوەرم بوومەتە کەنەکی بناغەی شۆڕشی نوێ گرمەی تەکبیری زوڵاڵی کپکراوی ئاری و جیهاد و نەوزادم. هەرچەندە باوەشی عەمود بمگرێت و پەڕۆت چاوم ببەستێت و گوریت لە باسکم بئاڵێت تەکبیرێکە و قڕجی تفەنگ دەنووسێنم زراوی مردن دەتۆقێنم پۆستاڵ ڕەش و سەر بەهەشی دائیرەی شەعبی عەنکاوە پێنج پێنج بەرەو مێزی باوەڕ دڵیان لە خەو هەڵدەستێنم. هیچ جوتیارێکتان بینیوە عاشقی قەدی ژاکەڵە بێ و گوڵەگەنم بفەوتێنێ؟ هیچ ڕێبواری واتان دیوە چەنجی تاریکی خۆش بوێ و ڕووناشی ڕۆژ ببوغزێنێ؟ هیچ شوانی ئەوینتان دیوە عاشقی سەگی گورگەمێش بێ و خۆی لە مێگەل نەگەیەنێ؟ هیچ پێشمەرگەتان بیستووە سەکی دەستی ئیستیعمار بێ و ئاوایی خۆی بڕوخێنێ؟ من ڕێبوارێکی غەریبە و دەستی دڵم توند کردووە لە دامێنی شەقاوی تۆ. لە ناو سەددا و بەس کەمەندی بەتاوی تۆ لە ناو حەفتا و سێ گروش مولافی تەو ناو بەس پەڕاوی پاراوی تۆ. من ڕێبوارێکی ماندوو نەبوومە و مەلی خۆشەویستی ڕۆحیت لە قەفەزی دەروونمدا هەڵنیشتووە و جێ یەکجاری خۆش کردووە جار جار بە دەنووشی وشتی یەخەی دڵم دەژوڵێنێ. هەرکە نووستن لە پشتەوە دوو چاوی گرت ئەمیش بە خەبەری دێنێ. ئەوینی تۆم وەک ئەویندار وەکو گەردنی کاگنەجم و باسی تەنافی ستەمکار وەکو نەزەری ئاڕبیجی و چاوی سەنگەر وەک برینی دەور چۆڵی شەریکی چاڵی چاڵەوان وەکو سابیر بەیدەقی کاکۆڵ خەناوی بیمارستانی کرماشان خۆشەویستی وەکو برین و هەتوان و دەرونی بەندە و قورئان و بەربانگ و دڵی ڕۆژەوان. خۆشم دەوێت لێک جودانیم من مۆم و ئەتۆش دەزوولە تۆ فانۆس منیش پەپولە. خۆشم دەوێت خۆشەویستیت جێچەڵێکە و لە دنیادا یەکەم دەگرێت. خۆشم دەوێت خۆشەویستیت دڵنیامە چەقۆیەکە و لەسەر ڕێگا سەرم دەڕێت. خۆشم دەوێت خۆشەویستیت وەکو هەر هەڵۆیەکەی خەڵاتووکان خاتر جەمم بەرەو مەرگ باڵان دەگرێت. خۆشەویستیت با زۆر تۆڕی دانراوی لاقی بگرێت با زۆر ئەرقەمی دوو پشکە لەسەر ڕێگا پەنجەی یەکپەرستی ببڕێت با زۆر نەمرود و سەدانی عەرەب و کورد نەواری تەمەنی بتڕێت. دۆڵێک گردێک هەر دەڕەقسێت وەکو هەر چوار کۆترەکەی
وەکو هەشوار کۆترە مل بە خوێنەکەی گردی ڕەمکان لە باوەشی گەرمی بگرێت گردی سەیوانێ کەر دەبێت وەکو هەشوار خوشکە لە چکفەمەیەکان وەکو چوار چۆقەی گوڵ بەدەم لە چیمەنی قژیان بگرێت من لە پێش خۆم هۆنراوەکانم بۆ ناردی و چاک دەزانم یەک بێشی وشەکانی لەت دەکرێت و لە تەوێڵی محەق دەدرێت ئەوسا یا پێخەوی گڕە یاخود بە شەهیدی دەمرێت وصلى الله على محمد وعلى آله وصحبه